بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵگەم کات و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. بۆ یاڵێن بەرنامەکەتان لەبەرەوەی ئەم بەرنامەیە احتیکاکی ڕۆژانەی لەگەڵ هاوڵاتیانی عزیز و خۆشەویستە هەیە، ئەوەی لە ناخیانە هەڵە قوڵێ هەر پرسیارێک لەلایەن دروستە بێ، هەر ڕاو بۆچوون و تێبینیەکیان هەیە توانن لەم بەرنامەیە بیخەنە ڕوو بەڕایەکی ئازاد بەبێ ئەوەی تەشهیر و ناوزڕاندن لە بەرنامەکەماندا دیار بێت. بۆیە خۆشحاڵین ئەگەر ئێوەی هاوڵاتی ئێوەی خۆشەویست لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی یاخود نووسینی کۆمنت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام و تۆڕەکانی تر بتوانن بەشداریمان لەگەڵ بکەن بۆ وێ ڕاوسەرنج و تێبینی خۆتان بخەنە ڕوو. تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەڵێن لە هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئامانجە نیشتیمانی و نەتەوەیەکان بەکاردەهێنرێت. ئەم پرسیارە لێوەی ئازیزەکەین. ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە بریتین لە فەیسبوک و ئینستاگرام و تویتەر و هەروەها تۆڕەکانی تر بە شێوەیەکی گشتی تا چەند توانیوێتی ئامانجی ئەرێنی لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان بپێچێت. ئەو ئامانجانە چین کە پێکاوێتی؟ ئایا خەڵکی ڕازین لەو پەیجانەی کە هەمە جۆرن بە شێوازێک لە شێوازەکان ئیقتیسادی نیشتیماعین ئاینین، ئەم پەیجانە توانیویانە کۆمەڵێک فەراخەیە لە نێو کۆمەڵگادا پڕی بکەنەوە؟ پرسیاری ئەوە ژەکەین ئایا پەیجە سێبەرەکان تا چ ئەندازەیەک و تا چ ڕادەیەک حاڵەتی نەرێنی و دڵڕاوچێ و قەلەقیان لەلای هاوڵاتیان دروست کردووە بە شکاندنی یەکتر، بە قسەوتن لەسەر یەکتر، بە بڵاوکردنەوەی هەواڵی نادروست و ناتەندروست، بە تایبەت لە هەلومەرجی ئێستاە کە نەخۆشی کۆرۆنا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە وەکو سەرجەم جیهان، وەکو تەواوی وڵاتانی جیهان کە بینیمان لە زۆربەی هەرە زۆری وڵاتان کێشمەکێشی سیاسی لەسەر ئەم بابەتە دروست بوو. لە هەرێمی کوردستان ئێرەش بەدەر نەبوو لەو حاڵەتانەی کە بە چاوی خۆمان بینیمان شارێک لەگەڵ شارێکی تر جیاوازە لە بڵاوکردنەوەی ئامار، لە بڵاوکردنەوەی ژمارەکان. ئەمە وای کردووە لای خەڵکی بێمتمانەیی دروست ببێ، جا بۆ کایە حیزبێکە بێ یاخود حکوومێکە بێ، ئەم حکومیەش هەر کایە حزبێکە بڕێوەیە با بۆیە خەڵکی تا ئەندازەیەک متمانەی نەماوە بەو ئامار و ژمارە و حاڵەتانەی کە ڕائەگەێنرێ. قسەکە هەر لەسەر کۆرۆنا نیە، بەڵکو لەسەر تەواوی حاڵەتەکانە، لەسەر کوشت و بڕی هەرێمی کوردستانە، لەسەر بەتاڵانبردنی سامانی گشتیە، لەسەر ڕفاندنی هاوڵاتیانە بە شێوازێکی ناحەق. ئەمانە و چەندین پرسیاری تر لە ئەڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵق قسە و باسییان لەسەرەکەین. لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە ئەتوانن کۆمنتمان بۆ بنووسن، هەروەها لە کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەتوانن ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، پەیوەندی بە بەرنامەی دوانگەی خەڵکەوە بکەن. من سوپاسێکی بێپیانم هەیە بۆ ئەو بەڕێزانەی کە گرتە ڤیددیۆیەکان یاخود پارچە ڤیددیۆەکانی ئەم بەرنمەیە بڵاوەکەنەوە. هەر هاوڵاتیەک ئارەزوومەندە دواتر گوێی لە قسەی خۆی ببێتەوە یاخود لە واڵی خۆی و لاپەڕی خۆی لە فەیسبوک دای بنێتەوە، ئەوە یەکسەر پەیوەندی بکات بە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و بە تایبەت پەیجی کەناڵی ئاسمانی پەیام، لێەوە ئەتوانێت قسەکانی خۆی وەرگری و پەیوەندەکەی خۆی لای خۆی بڵاو بکاتەوە وەکو ڕایەکی ئازاد. یەکەم پەیوەندی وەرەگرم لەلایەن کاگ ئاواتەوە لە هۆڵەندا. کاگ ئاوات ئێوارە باش کاک مەحموود، هەموو کاتت باش کاگ ئاوات. خۆشحاڵم، سوپاس دەکەم، فەرموو. چاوەکەمی بە قوربانم کاک مەحموود جان. بەسەرەوە دەکەمێ یەک پێیان بۆ تۆ بنێرم لە خزمەتی جەنابتان. ئەم بەرنامەیە بەس بە تۆ جوانە. مەمنونی تۆم، لە مزامەرەت نیە من. مەمنونی تۆم، زۆر مەمنونی تۆم، گەورەت کردم. لە هەرێم تۆڕە لە هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتەکان ئامانجە نیشتیمانی نەتەوەیەکان بەکاردەهێنرێن. من ئەڵێم بەڵێ. باش، بەڵێ. لەبەرەوەی کە دوو جێژمان هەیە، دوو جێژنی ئاینیمان هەیە، جێژنی ڕەمەزان و جێژنی قوربان. خەڵک ئێستا پێ بووە ناچێتە ماڵی کەس، هەر بە تەلەفۆن و بە کۆمنت جێژنە پیرۆزە لێکەن. ئەوە یەک. بەڵام بۆ نیشتیمانی بۆ ئامانجە نیشتیمانیەکان ئەوان بەس خوا ئاگادارە کاک مەحموود.
سێکە وەک جەرمەوە بەڵێ ئەمە کۆمینیە هیوایەتمانە ئەمە بەس تۆری کۆمەڵایەتی کۆمێنت و لایکە باشە ئێتر نازانم خۆی گەڵێ بکردایە یەک ساڵ ئەم تۆرە کۆمەڵایەتی و ئەم ئەتەرێت مەدەرێنێ ئێستا یەک ساڵ بەزوو بۆ ئێمە بەڵێ هیوادار بووم لە خۆی گەورە ئارەوەڵا بەڵێ دەست و چاوت خۆش بێ کاگاوات گیان زۆر مەمنون سپاس بۆ پەیوەندیەکەت لە هۆڵنداوە لەگەڵمان بووی خۆشحاڵت کردین گەورەی نوان کاک جەمال وەرەگرم لە شاری هەولێر كاك محمود جان السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته كاك جمال جان. شوني قربان جناب الباشي ممنون. والله أنا حد له برنامج براسي. ممنون جناب. في شنباز هو برنامج دابزان شو كبراسي توركم ولا تكلمنا لما بلادكم عن مسألة كاك محمود جان بلنا بدي كرة شام ولباتي يمين كان بري. بله. لناي ما توركم ولا تكان بوكسينا شيرو بوجودان وفضيعات بكاراتوا. أجرنا بوشتيشي رسنو شتيشي بيروزي أو اجتماع بيروزي أو لا تعلري لنروي الدين لنروي وطنية لنروي إيمان لنروي يعني هالشيء باسية كي لنروي إيش بكاراتوا. كنا برزي يعني أنا دكنا بكنا كناي بناي دان بعمل كخينا شاذكان هاي كنا لو شيء باسي كي كيسوس كنا لفناي دان راون خينا شاذكان كواتا أوتوركم ولا يعني براسي لكردستان هي براسي فتيعتا يعني إنسان شرم دكابلي عمل تماشي فيسبوك بكم تشوفونكم ولا كان بكم شيشتي ناشيين دولة مادي خنسر أو شاشة موبايلي سطخوز قا المرخيام دل سطخوز قا نقبام نهات بام دم جيرو قشير رحب باجان بلام سطخوز قا تلفون نبايا خلق حرب تلفوني نورمالك قديم كا إشبان كرد بايا أوسع البندي أوسع مشتبه وإما تماشاك لو راتي من لو هرقيبا لواني صدان بيان هزاران آفرد مثلا أو موبايلي أرتلكم لا جزاكم أبو لغرز أمة مكان محمود برز خوشي دەست و چاوت خۆش بێ کاک جەمال بە تاکید وایە دایان خەڵک سەرگەردان بوو بە بۆنی موبایل و تەلەفۆن و ئەم جۆرە شتانەوە سپاس بۆ پەیوەندەکەت دەستخۆشی لێکەم کاک پۆڵا وەرەگرم لە شاری هەولێر ئێوارەی جەنابەت باش کاک پۆڵا سپاس دەکەم فەرموو ڕێزی بە شێوەیەکی ڕەها ناتوانین حکم لەسەر شەوەرەکەت بدەین بەڵێ بەڵام بە شێوەیەکی گشتی دەرێنە هەموو بوارەکان بە شێوەیەکی نەرێنی بەکارهێنراوە کارەکانی زۆرن یەکەم کۆمەڵگا پیاوانی ئاینی پەروەردە زانکۆکان پیاوانی سیاسی لەبەرەوەی ئەوانە بۆتە نەپێشان و حزبایەتی زاڵە مادیاتیش لەم زەمانەدا بەداپەوە ڕۆڵی زۆر گرنگ هەیە کەواتە پەتەوازە یەک دیارە ئەمە خاڵێکی تر ئایا ئامان بەنەوتەواییەکان لە ڕووی ئەو حزبانەی کە بە پێوەری حزبایەتی نەتەوەی لە پەیوەنیان بە پێوەرە ڕاستەقینەکەی پرسیارە گرنگەکە ئەمەیە ئایا لە ڕوانگەی حزبەکانەوە پێوەری نەتەوەی دادەنرێت یان لە پێوەری نەتەوەی و نیشتیمان پەروەری و بەها بەرزەکانی کوردستان ئەمە خاڵە گرنگەیە برای بەڕێزم ئەگەر توێژینەوە بکەین لەلایەن گەنجەکان بەداخەوە زۆر دڵخۆشکەر نییە وامان پێ دەڵێن کە باهاتان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی بەهانەتەوەیەکان بەهۆی کاریگەری حزبایەتی و سەرپێچێواندنی لەلایەن دراماکان و ڕاگەیاندنی حزب و کەواسەکاریەکانەوە بەرەو ئاراستەیەکی نەرێنی دەبردرێت بۆ نمونە تۆ لە گەنجێک بپرسە من لەلام تەجروبەم هەیە لەلای گەنجەکان کە ئەوانە پێیان وتوتۆ بەڕێزن باوەڕت بێ پیاوازی ناکە لەلایەن عەرەبێکی ئەنفاسی و کوردکوژی و تاڵان کاتێک لێی دەپرسم نمونەکت بۆ بێنمەوە لەگەڵ ڕۆژنامەوە شتێکە دەرفەتم بدەیت بەداخەوە دێڵێم دەوەڕان واقعەت ڕوویدا کەوتینە وتوێژێک لەگەڵ ڕۆژنامە نووسێکی حزبی کە حەفتانە بابەتێک بڵاو دەکات هات وتی ئێمە دڵمان فافە ئێمەی کورد تاوانبارمان حەواندۆتەوە ناوی زۆر تاوانباری هێنا من حەز ناکەم دیهێنم وتم بە چ پێوەرێک دڵی سافە ئایا ئامێرە پێ دڵی کوردی تاقی کردێتەوە کە کورد دڵی سافە وتم لە سەری براکوژی ئەی پیری هەستا ساڵە بڵێ نەدەبرا ئەم ئەو چی تێگەڵا
ئەیزنی دووژان فڕێ نەدەدرا ئەیکێوەرە ئاینەکەت داوامبار خەواندنەوە واتە هاوبەرسی کردنە لێم دوێر بوو وتم برای بەڕێز شەهیدەکان لە لای ما ئێمە بەڕێزە بەس تۆ خەڵکردەماخ کراوی کەڵکینە گفتوگۆیەک وتم حزب کاریگەری لەسەر تۆ کردووە دوو هەفتە خۆی لە من نەگەیان لە دواییدا سپاسی دەکەم هاتووە دانی بەوەدا کە حزب کاریگەرە خەڵکردەماخ کردووە ئەنفاسی و بەحسی داوان دەدەین داوتە دەدەین بەبێ ئەوەی لایەنە دینێکە خوای گەورە پێمانی وتووە قەفاز دۆڵەکردنەوەی یاسا کەواتە پێوەرەکان پێمان دەڵێن گەورەکان ئاراستە دیاری دەکەن بەداخەوە باگەیانەکان پیاوانی ئاینی زانکۆکان ئەمانە هەموو ڕۆڵیان هەیە دووبارە دەستخۆش هەر سەرکەوتوبی دەست خۆش کاک پۆڵا سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەسماخان وەرەگرم لە شاری سلێمانی. سلام علیکم. سلام و رحمة الله. دەکۆشی بەرنامەکەت لەگەڵ کاک محمود. سپاس دەکەم ئەسما خاتون مەمنونم. سەرەتا هیوادارم پێشنیارێک بۆ بەڕێزتەیە ئەگەر ڕێم بدەیت. فەرموو. تۆ کە دەنگت خۆشە هیوادارم قەتنی قورئان بکەیت دەنگت خۆشە بۆ قورئان خوێندن. بەسەر چاو ئەلحەمدوللیلا شانازیەکەین ئێمە هەمیشە ژیانی خۆمان بۆ قورئان تەرخان کردووە پشت بەخۆ. ئینشاءالله هەر وا ژەمێنین خۆی گەورە بەردەوام تۆ کە دەنگت خۆشە بۆ قورئان خوێندن هیوادارم بەردەوام بێت. لە خزمەتتاین. قسەت هەیە لەسەر تەوەرەکەمان ئەسماخان؟ تەوەرەکەتان ئەڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ئامانجی نیشتیمانی و نەتەوەی بەکارهێنرێ؟ بەڕای من نەخێر بەکار نهێنێت تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر بۆ مەرانی سیاسی بەکاردێت خەڵک سوودی لێ نابێنێت بۆ وەرگرتن زیاتر بۆ مەرانی سیاسی و حزبی بەکارهێنرێت بەڕای من نەتەوەیەکان بەکار نهێنێت. بەڵێ دەست و چاوت خۆش بێ. زۆر سپاس. سپاس دووبارە بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئینشاءالله. سپاس. خۆشەویستان هەندێک لە کۆمنتەکان نەخوێنینەوە. دایکی کاشما نووسیوێتی بەداخەوە کەسانی بەکرێگیراون بۆ تێکدانی بینی مسلمانان و چاواشەکاری خەڵک بۆ ئەو کارە کار دەکەن. محەممەد هەینی نووسیوێتی نەخێر زۆربەی خەڵکی بە هەڵە بەکاری دێنن هەواڵی نادروستی تێدا بڵاو دەکەنەوە و کەم هەنڕەچاوی ئەمە بکەن. ڕێدین تەوێڵەی نووسیوێتی نەخێر زۆر بەکەمی بەکاردەهێنرێت ئەمەش بە زۆری هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی سۆز و خۆشەویستی نێوان خەڵک و نیشتیمان. کاک جەمال ئەحمەد نووسیوێتی نەخێر زۆربەی خەڵکی بە هەڵە بەکاری دەهێنن. ڕەیان ئەحمەد دەڵێ نەخێر لە سەدا 90 بۆ کات بەسەربردنە و خۆخەڵەتاندنە بە چەند ناوی جیاوە چەند پەیجێک دروست کراوە. محەممەد سەلام نووسیوێتی ئەمڕۆ هەموو شتێک کراوە بە سیاست بەداخەوە سیاسەتەکەش بە جوانی ناکرێ. نزار جەبار دەڵێ زیاتر بۆ تەشهیر و گەڕان بە دوای ژیانی تایبەتی خەڵکو و پیاهەڵدانی بەرپرس و حیزبەکان بەکاردەهێنرێت. دڵشاد عەلی نووسیوێتی بەرپرسەکان سەدان پەیجی ساختەیان دروست کردووە بە پارەی میلەت بەڕێوە دەچن دژی نارەکانیان بەکاری دەهێنن زۆر جار بابەتی چاواشەکاریش بڵاوەکەنەوە. دیارە ئەو کۆمنتانەی کە بە شێوازێکی گشتی بۆ تەوەری بەرنامەکەمان دێن هەمووی کۆمنتی جوانن ئێمە سوپاسیانەکەین. کاک سیروان لە ناڵپارێز کاک سیروان کاک سیروان کاک دابان پەیوەندەکەی تەحویل کە حازر نەبێ سەوتی نییە. کاک سیروان دیارە داخراوەتەوە بەداخەوە. ئازیزان وەکو ئاماژەمان پێکرد تەوەری بەرنامەکەمان بریتیە لەوەی کە لە هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ئامانجە نیشتیمانی و نەتەوەیەکان بەکار دەهێنرێت یاخودنا. لێرەدا کۆمنتێکی تر هەیە ئەمینە ئەحمەد نووسیوێتی دەگەڕێتەوە سەر شەخصەکە خۆی کە چۆن بەکاری دێنێ یان چۆن بەکاری ناهێنێ. خاتو ئەمینە ئەحمەد. کاک کامەران عومەریش نووسیوێتی بە یەک وشە وەسفی کردووە نووسێتی فەوزایە. جا ئەم فەوزایە شتی زۆر هەڵەگرێ واتە تەحلیل و دیراسە و قسەی زۆر هەڵەگرێ. ئەو فەوزایی کە کامەران باسیەکە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ناڕۆشنبیری ئەو خەڵکی کە تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنن جا فەیسبوک بەیان هەر تۆڕێکی تر بێ
هۆکارێکی تر لە هۆکارەکان بەڕاستی ئەوەیە کە هیچ شتێک هیچ پێوەرێک نییە هیچ پێوەرێک دیاری نەکراوە بۆ ئەوەی کەسێک لە ئاستێکا بتوانێ فەیسبوک بەکاربێنێ واتە تەمەنێکی محەددی هەبێ ئەم کەسە لەم تەمەنە بترازێ ئەمجا بتوانێم تۆڕە کۆمەڵایەتیە بەکاربێنێ یاخود ناوی جۆرا و جۆر و هەمە ڕەنگ هەندێک خەڵک ناوی تر بەکارهێنن ڕسمی تر بەکارهێنن بۆ تەشیر و ناوزڕاندن و هەڕەشەکردن لە بەرامبەر واتە بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵین ئەوەنەی تۆڕە کۆمەڵایەتیەکان حاڵەتی وەکو ڕای خۆم نەرێنی هەبووە نەیتوانیوە جێی خۆی بە شێوازێکی ئیجابی و باش کاتەوە لە نێو خەڵکدا چونکە ئەوەی کە زانیومانە تۆڕی کۆمەڵاتی بووە کۆمەڵاتی نێوان کۆمەلگا پتەوتر بکە کە حەمەڕەشید وەرەگرم لە ژاراوە کاکە مەحموود گیان مامۆستای بەڕێزە و کاتت باش هەموو کاتت باش کا حەمەڕەشید زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕێزم بۆ خۆت و کەناڵەکەت و ستافەکەتان زۆر بەڕێزی کا حەمەڕەشید فەرموو کاچی بەڕێزم گلەی ناکرێ ماومانە زۆرمان ماوە بەڵێ ماومانە پێ نەگەیوین بەڵێ پێشونا بکویان هاتە قسەکەشم جوانیا و دۆیار بۆ دۆدانەی دەبێ چەند دەسەڵاتی کوردی ئەو سەروەت و سامانەی لە پێنا و خاک و وڵات و خزمەتی ئەو میلەتە ستەمدیدەی بەکاردێنی ئەوەندە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە خزمەتی خاک و وڵات و پێداویستەکان بەکاردێن هەروە فێر بووین با زۆر درێژەی نەدەمێ زۆری هەڵدەگری و زۆریشم پێ دەستخۆشی لێ دەکەم دەستخۆش سپاس بۆ پەیوەندەکەت کا حەمەڕەشید سپاسە دەکەم ساغ و سەلامەت بی ئینشاءڵڵا ئەزیزان ئەوەی کە معلومە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان هیچ ڕقابەیەکی لەسەر نییە واتە وەزارەتی پەیوەندی و گەیاندن وەزارەتی ڕۆشنبیری سندیکای ڕۆژنامەنووسان هەموو ئەمانە پێویستە زیاتر چاویان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ پێویستە زیاتر چاودێری بکەن هەروەها لایەنە ئەمنیەکان زیاتر چاودێری ئەو حاڵەتانە بکەن کە دەبێتە هۆکاری تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی کۆمەڵگەکان خانەوادەکان ئەوەی کە دەیبیستین لێرە و لەوێ کە خوشتێکی بەڕێز یاخود برایەک هەڕەشەی لێ دەکرێت بە بڵاوکردنەوەی وێنە بە بڵاوکردنەوەی دەنگ بە بڵاوکردنەوەی کۆمەڵێک بابەتی تر کە ئەمە وا ئەکا دوجار شڵەژانێک و حاڵەتێکی نەخوازرا و دروستەکە لە لای خەڵکی کاک عەزیز لە چاکسازی گەورانی سلێمانی وەرەگرم سڵاوی خوا لێ بێ کاک عەزیز گیان کاکە تۆڕە کۆمەڵایەتیەکانی چی خاتر ئەو خواخورێ ئەمە مردین لێرە کاک عەزیز باسی خۆتمان بۆ بکات مان هەیە نە کەس و کارمان پێ بۆی لە نە پارەمان پێ نە نانەیە بخۆی نە ئاوەیە خۆمانی پێ بشۆرین تۆڕە کۆمەڵایەتیەکان چی لێ بگەین ئێمە باشە کاک عەزیز چیت بۆ بکەین ئەمر کە لە خزمەتین واللهی بوومە قوربان واللهی داواکاریمان بەردۆ بکەنەوە بۆ ئەم دەسەڵاتەم کار بەدەستانیە وڵاتە بەڵێ ئێمە مردین لێرە ئێمە کەس نازانێ هەر کەوتینەتە کوێوە کە دوکارمان ئێستا تەلەفۆنیان بۆکەین ئەڵێ هان لەکوێ نەکەتان لەکوێیە بەڵێ مردین مەرحەب بۆ بیکەنە خاتر ئەو خوا بەدەنگمان بگەێنە کار بەدەستانی وڵات ئێمەش مرۆڤین ئێمەش کوڕی ئەم ملەتین ئێمەش لە پێناو ئەم خاکە شەهیدمان داوە خێڵمان ڕشاندا یعنی ئێمە گیرۆدەی دەست زاڵمێک بین لە تاوە لاو نەجارمان بووی ئێستا زاڵمێتریش بۆمان پیا بووە ئەم حکومەتە دەستی ناوەتە بینە قاقای هەموو چینەکان باشە ئێستا تۆ چۆن توانیت پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەی کاک عەزیز واللهی کابینەمان هەیە لێرە تەلەفۆنەکەن ڕۆژانە باشە کاک عەزیز ئێستا تۆ و هاوڵەکانت ئەوانەی کە لە نێو چاکسازی گەورانی سلێمانین چی نوقسانیەکتان هەیە کارەباتان خراپە خۆراکتان خراپە کەسوکارتان سەردانیتان ناکەن چیتان پێویستە بە گشتی براگەم بە عەرز بکەم نەقەتەمان هەیە ئەوە من شەش مانگە مناڵەکانم نەدیە ئیسە بڕەوە پێش مناڵەکانم نامناسن ئەمە یەک دووەم نە کەس پارەی پێەیە نە نان هەیە بخورێن نە ئاو هەیە خەڵک خۆی پێ بشوە وەرە نە بەرخۆرەگەر هەفتەی دوو جامانکەنە بەرخۆر ئەویش ئەگەر وەبوونم کۆرۆناوە قاتەکانیاندا خۆرە گیرماکردێ لە کورە مردین کۆرە ئەی هاوار خەڵکەکە ئێمەی سزن مرۆڤین سزیش مرۆڤی تایە لا حول ولا قوة إلا بالله خوای گەورە
بە زووترین کات لە سجن بتان هێنێتە دەرەوە و دادگایەکی عادیلانە حکومتان بکە و بەڕاستی ئێمە خەمتان بۆ خۆین بەڵام هیچیشمان بۆ ناکرێت لەم دوورەوە نازانین یەکەنە بەرنامەکەی ئێوە زین ئێوە خەمخۆری ئێمە ئێمەش لێرەوە بە قورئان زۆر سەدانەوەت و پێنجی نەعەدالەتیە لێرە کە خاتر ئەو خوایە بدەنگمان بگەن ئەم حکوومەتە هەرچەنە حکوومەتیشمان هەر نییە یاکات تەلەفۆندا پەرلەمانەکرێ ئەڵێ نە حکوومەت هەیە نە ژیان هەیە ئەڵێ باسیەکەن ئێستا تۆ حکوم دراوی حکومەکەت حکومە بڵین چەندێکت ماوە چی تەواو کردووە؟ وەڵای براژ من 3 ساڵ حکوم جارێ 2 ساڵ و نیو تەواو کردووە. یعنی 3 ساڵ حکمی 2 نیوی تەواو کردووە؟ 5 حکم 2 نیو تەواو کردووە. یا ڕەبی 5 ساڵ. بەڵێ بەڵێ. خوای گەورە ڕەحمەت پێ بکە و ئینشاءالله بە زووترین کات بە کەس و کارە شاد کاتەوە و هیوای ساغ و سەلامەتی و تەندروستیەکی باشتان بۆ خوازین زۆر زۆر بەداخەوە من لێرەوە بەڕاستی داواکارم لەلایەنی پەیوەندیدار کە بەدەم ئەو کاک عەزیزە بەڕێزەوە بچن جا ئەگەر ئەبێت چەندین کاک عەزیزی تر هەبێ بۆ شێوازە لە نێو زیندانەکانە کاک عەبدوڵڵا وەرەگرم لە شاری هەولێر. کاک عەبدوڵڵا السلام عليكم. عليك السلام ورحمة الله. رسالكم هي زحمة النبي. کاک عەبدوڵڵا دەڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئامانجی نیشتیمانی و نەتەوەیی بەکاردەهێنرێت لە هەرێمی کوردستان؟ من پرسیارەکەم ئەوە نییە، پرسیارەکەم ئەوەیە ئێوە کە کۆمەڵی ئیسلام کۆمەڵی ئیسلامی باش لەماوەی ئەو تقریبا 20 ساڵی کە بەشدارن لە حکوومەت بەڵێ باوەڕ هیچی چیتان کردووە بۆ هەوڵاتی ئەو یەک دووەمینیان ئێوە کە دائما معارضی حکوومەتن يعني ئێوە يعني معارضی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە کە معارضن کە باس لە گەندەڵی دەکەن کە باس لە کەم و قوڕی دەکەن من لەگەڵتانم بەڵام ئێوە کە ئەو هەموو قسانە ئەکەن و ئەو هەموو معارضە نیشان دەدەن باشە بۆ لەگەڵ گەندەڵەکان دادەنیشن و دۆقە دەکەن و پێ دەکەنن و بەسەریەک هێز دادەنیشن دەزانی بۆ کاک عەبدوڵڵا گەندەڵ بێخۆشی گەندەڵە ئەو کەسەی دەبێ ئینسان وەکو خۆی لە قورئانی کەریم دەفەرمێتن أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون؟ دەبێ ئینسانی مسلمان ئیخلاصی هەبی مامۆستا دەبێ ئیخلاصی هەبی بۆ خۆی گەورە ئێستا بەداخەوە ئەو برانەی کە لە کۆمەڵیان ئەو برادەرەکانی دیکە ئەوانە بەداخەوە ئیخلاصیان نییە بۆ خۆی گەورە بەدەلیلی ئەوەی کە ئەوان کە هەر کارێک ئەکەن یەکەم شت بەرژەوەندی مەصلحەتی حزبی خۆیان و گروپی خۆیان لە پێش هەموو شتێک دابنن ئەوەش ئیخلاص نییە چونکە خۆی دەردەفەرمێت لە قورئانی پیرۆز وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين إذا من ما مصير برز إذا من شخصك أنا أسم مثلا برادرك أنا أسم يعني موظفك أنا أسم يعني درس أو إنسان من فين ملتزم بكتاب والسنة إنسانك نارك إنسانك منحرفة إنسانك جندلة باش من بولي بريدا بنشم هو توقع لقلبكم بولي قلبي بجدار بملكونا كان كواتا أول جورك للإفاق جورك لإنتهازية والله ما بدموه دەمێنیتەوە لەسەر هێڵ دوو وڵامی کورتت بدەمەوە من بۆ نمونەش ئەگەر ئیجازەی برای خۆت ئیجازەم داوی فەرموو من مامۆستا من خۆم نمونەیەکت بۆ دەینم من خۆم لە دەرەوەی کوردستانم دەژیم بەڵام ئێستاکە هاتوومەتە کوردستان بۆ سەردانی کەسب و کارەکانم بەڵێ جێ لێمە بێزەحەت بەڵێ جۆم لێتە فەرموو من بۆ نمونە پرسیارم کرد گوتم مامۆستا وتم ناڵی مامۆستا عەلیباکر لەکوێیە والله تەکسیەکم گرتی مامۆستا ئەوە ماڵەکەیان لێرە منی بدێ ماڵەکەی چوم شەو تقریبا دەوری نوێژی لە شەوانە بوو حەزم کرد سەردانی مامۆستا بکەم چونکە چەند تێبینی و ملاحەزاتم هەبوو لەسەر هەندێک قسەکانی لەسەر هەندێک لە محاضەرەکانی منش لخوض منش خم علوي سنين توكل ولا فضل خواجر باش براكي برز لي ابو حرس وتي والله ما وصل جان ما وصل لي طالما في تسليماني بلان تليفون
تليفوني جمالي مع أستاذي برز نايكات حسنة خود تليفوني اللي قبل خود إني فاي دورة أو أفاني أرمت بالله سيدا وابو شو هو روش دراموا شو تليفونك بو أو بري ذكرت ودما بالزحمة عندك ملاحظات وعندك بسير ما هي بوزنات ومصطفى علي باكر وتفرنوا قلت شو بسير ملاحظات لمن ميكا من يشتي من مصطفى علي باكر ده فعلا عندك بسير مخربوانا في من أخوه مراتك إيش كمان حزنا ذكر بسير كان أخوي كان مدرسة أو ولا أخوي مع مصطفى كان أو بدل كان أخوي رابلي بيشتي كمالا لازم تبقى الروبرو اللي كان أوصل كان مش كمان زرت يعني هي لسه الأداء يقصى كامل وزرش يعني خلافات يعني مخالفات شديدة زورة دائما قلت ما مصر وادي من أقصاني جناب بدين ما مصر وما مصر بإذن إخواني يقولك فزوترين كاد كوضع يعني تأتي هبو قصتي هم يخسر هون هو لك حتى يستشعر قريبه الرؤية من تلفوني كتنيش أول شيء كذا إشاريك في غمد عليه الصلاة والسلام آية المنافق ثلاث إذا حدث كذب وإذا وعد أخلف وإذا أؤتمن خانه مسلمان ما يبيتم خلاف يوادك كاتا من مجرد مسلمان يكون حلك كيدين وعندك ملاحظاتهم هذو باشا كاك عبد الله كاتم زور بيداي من هالجوم قلت كاك عبد الله أقل لسر هيل مني تو من دو والله كرتو بوختد أدمي یەکەم لەسەر ئاەتی کە فەرمووت ئێمە دەڵێن و بەڵام خۆمان کردارمان پێچوانەی ئەوەی کەوتت ئێوە دەڵێن و پێچوانەی کرداری خۆتانەکە نانا دەیخوێنمەوە بەس ئاەتەکە فەرموو بۆم خوێنەرەوە بۆ تاوکەم نانا تۆ ئاەتێکت خوێن تۆ ئاەتەکە سوورەتەکەیم پێ بڵێ سام ئاەتەکەت بۆ خوێنمەوە ئاەتەکەم پێ بڵێ تو آياتك إبراء خو من هم قرآن لبرنية آيات من قرآن هم لبرنية آياتك مو بخير نرو منش قرآن هم من لبرما آياتك من لبرا إيه الله شيء آياتك فرمي القرآن كيروس أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب وايا فرمو براي بالرسم لسورتي دبوست يك دقيقة آخر دبوست كاكا باشا خو من استامن بهر بآياتك خوي والله متدمو خاي قوري لسورتي آل عمران فرمي ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر أولئك هم المفلحون لا تساندين شو نما آياتا بشوازي جواز هي آيات غلطي مخينة أو هانية فرميتن ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. إيه وآياتي سطو شوارع لسورة آل عمران تربو غلط خوندومته وكو خوي خوندومته. سيري كاك عبد الله لا من زانمت شونا جناب النازاني شونا يكم أويا إما وقتك كو أبينا ولا قال أم حزبانا كحزب ذا صلاة جنابة بيالي بوكو أبنا ولا قال يعني أجر كو نبينا ودواجال راقيان نكاني بريستوا لو دو ڕاگەیانەی کە بە پارەی نەوت بەڕێوەچن ئەڵێن ئێوە خاینن لەگەڵ لایەنەکان کۆ نابنەوە ئێوە بۆ تێکدانی هەرێمی کوردستان لە گۆڕەپانە سیاسەتەکەن ئەمە یەکەم دوام ئێمە هاتوین ئەمر بە چاکاکەین پشت بەخوای گەورە ئێمە تەسکیری نەفسی خۆمان ناکەین ناڵێن ئێمە دەرەجەیەکین لە ساحەکەیە هیچ کەسێک ناتوانێت تەسکیری نەفسی خۆی بکە بە هەموو لایەنەکان و بە هەموو ئیسلامی و سۆفی و سەلەفی و هەموو کەسێکەوە بەڵام ئەوەنت پێڵێم هاتوین ئەمر بە چاکە بکەین نەهی لە خراپە بکەین إصلاحي خلق بكين إصلاحي أمدا صلاة بكين كصالحاي صالقوت ومتشيم خلق أخوة دواجار جناب درويشتوي سعادية شو بو مكتبي ما مصنع علي بابير كل باسواني چی برس پیشوازی لێ کردووی کاکە تۆ چی ئەزانێ نیازت خراپ نیە یەکسەر بگەیتە مامۆستا و چەقۆیەکی پیانە کێشیت و شتێکی لێ نەکەی بۆیە مامۆستا حەسەن وەختێ پێشوازی لێ کردووی و توێتی پرسیار لە من بکە و هەر شتێکت هەیە لەگەڵ من و دوای من وەڵامت ئەدەمەوە ئیجرایەکی زۆر جوان و ڕێکوپێکی کردووە سوپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڵڵا سوپاس دەکەم کاتم زۆر پێدای لە چاکسازی گەورانی سلێمانیەوە کاک عومەر. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك عمر جان لخدمتام كاك عمر جان كاك عزيز تلفوني كده يود وزع من زور خرافة قصة شيء جنابت
وڵی برای بەڕێزم ئەمە دارێ سەرەتا لەسەر تەوەرەکەی جەنابتان و ئەوەش ئەگەر مەڵەتم بێ باسی ئەوانەشی بۆکەم ئینشاءالله گەڕانتی لەسەر تەوەرەکەی بەڕێزتان تەوەرێکی زۆر جوانە خۆزگە هەر بۆ بابەتی سیاسی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربهاتە یان بۆ نمونە هەر بابەتی نەتەوەییەکان سووری لێنە بدێ بەڵام بۆ پێچەوانەوە تۆڕە کۆمەڵایەتەکان لە وڵاتانەی لە وڵاتی خۆمانە لە برەوەی هیچ سانسۆرێکی لەسەر نییە خەڵک دیوە خراپەکەی بەکارێن با ناڵێم بەگشتی تەبعاً لە هەموو شوێنێک باش و خراپەیە لە هەموو کزارێکە باش و خراپەیە بەڵام زۆرینەی بەڕاستی ڕەوشتی جوانی کوردەواری و دینی و ئەو شتانەی زۆر کەم کردوێتەوە ئەمە لەسەر تەوەرەکەی جەنابتان لەسەر ژیانی ئێمەش لە چاکسازی گەورانی سلێمانیان ڕاستیان من سزای سەدارەدانم لەسەرە بۆ خۆشم باس مەبەست بۆ خۆم نییە باس بۆ خۆم ناکەم بەڵام بۆ ئەو خەڵکانەی کە حکمی کەمیان لەسەرە سزای کەمیان لەسەرە یان بۆ نمونە هەیە سزاکەی تەواو کردێ یعنی ئازادبوونی بە مەرج هەیە پێڵەن بە عەرەبی پێڵەن ئفراشوتی ئازادبوونی بە مەرج خەڵکانێکی زۆر هەیە ئەوە لە بابەتی ئەو لە سەرەتای سەردەمەڵدانی ئەم نەخۆشی کۆرۆناوە لەسەر وەکایەتی هەرێم و لە ئەنجومەنی وەزیران و لە جەنابی وەزیر و تا پەرلەمان و ئیلا ئاخری هەمووی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن هەنی تەنانەت وای لێ هاتوو هەنێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن خەریب و ئەبووە شەڕیان ئەم سەر بە کاک فڵان و ئەیوت لێبردنەکە کاک فڵان دەری کردووە و ئەوی تر ئەوت کاک فڵان دەری کردووە لە ئەساسی هیچ شتێک بوونی نەبوو یعنی لێبردنەکە خۆی باس کردیا واتە کاک عومەر ئەزانێ ئێمە کێشەمان چییە؟ ئێمە کێشەمانەوەی دەوڵەتی موئەسسەساتیمان نییە بڕیار لە لای موئەسسەسە نییە بڕیار لە لای حیزب و لە لای شەخصە برا بەڕێزەکەم ڕاستە ئاخر حیزب و خۆی لە ڕاستی ئەمە خەتای خۆمانە خەتای میلەت ڕەنگە منی سەدە لەسەر ئەم پەیوەندیە تەلەفۆنیە کە کردومە ڕەنگە سزا بدرێم ئەگەر چی تەشیر بە کەسیش ناکەم و بۆ پێچەوانەوە ڕەنگە ئەگەر شتێک لەسەر جەنابت ئەکەوێ مەیڵێ باشترە چکە ئێمە خواخۆمانە دەقەیەک زووتر بیتە دەرەوە هەر کەسێکی سوپاسەکەم ئینشاءالله ئەوەی هەرچی من ڕازیم بە قەدەری خوای گەورە دڵنیام خێری تایە بۆم ئەوەی کە خوای گەورە لە شارە نووسی دڵنیام خێری تایە چونکە خوای گەورە هیچ کاتێک خراپ بۆ عەبدەکانی ناکات وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم يعني ويجعل الله فيه خيرا كثيرا إن شاء الله بەڵام ئێمە بۆ بەڕاستی یعنی بارودۆخی ژیانی سزادراوان ئەگەر بڵێم ئێمەی چاکسازی گەورانی سلێمانی لە چاکسازی گەورانی سلێمانیوە پەیوەندیەکەم ئێمە ڕەنگە لە چاکسازەکانی تر ڕەنگە تا ڕادەیەک باشتری ئەوجا زۆرە یعنی زۆر شتە و من گوێم لە ئەو بەڕێزێک بوو هەم لە چاکسازی گەورانەوە قسەی کرد بوو گوێم لێ بوو کۆمەڵێک شتی وت یعنی ڕاستی ئەوە ناخی دڵی هەموو سزادرایەکە ئێمە لە مانگی دووە سەردانیکردنمان نییە سەردانیکردنمان نەماوە ئەمە بەهۆی کۆرۆنا و نەخۆشی ئۆشتانەوە یعنی تەنانەت پارە بۆ هاتنیشمان ئێمە تەنانەت پارە بۆ هاتنیشمان لە ڕێگەیەکی زۆر خۆشەوە ئێمە خەڵکمانتیا خەڵکی ئەو لێرە خەڵکمانتیا خەڵکی دووە کە لە خانەقیوە تا دووە گوزاخۆ خەڵکی تایە من بۆ 50,000 دینار ئەبێ من لە کەلارەوە ئەبێ بۆ 50,000 دینار 25,000 دینار بدەنە کرێکدارە و مەصرفا تا 50,000 دینارم بۆ بێنن بەڕاستی خەڵکی لاگ لە هەموو وڵاتانی دنیا لە هەموو وڵاتانی دنیا بوو بۆ ئیسلام و کافرۆ لە کاتی هاتنی ئەم نەخۆشینە خەڵک زندانیان ئازاد کرد لێبوردنیان دەرکرد ئەمان ئەڵێن فڵانە وڵات دیکتاتۆرە ئەڵێ تورکیا ئێمەی کورد زۆربەی کورد ڕەکەنی لە وڵاتی تورکیا و ئەوانە بەڵام فەرموو کاکە ئەو وڵاتێکی دیکتاتۆرە چەندەها هەزار خەڵکی ئازاد کرد ئێمە ئەڵێن ڕژێمی ئێران باشە ڕژێمی ئێران چەندەها هەزار خەڵکی ئازاد کرد دەی کاکە ئێمە بابە من باسی خۆم ناکەم من ناوی سیانی خۆم ئەنێرم بۆ سەرۆکی هەرێم حتا دنیایە کاک عومەر پەیوەندیتر لە سەرخەتە سوپاسە دەکەم ئەگەر تۆزێ خێراتر کاسازیاتر نەگرم بەڕاستی عەفوان قوربان زۆر داوای لێبوردنەکەین بەڕێزدانەوە دەنگمان بگاتە سەرۆکی هەرێم سەرۆکایەتی حکوومەت پەرلەمان شتێک بکەن بۆم سزادراوانە بەڕاستی فەوتای یەکەم و زۆر سپاس دەست خۆش بۆ جەنابەت کاک عومەر گیان خوای گەورە بە زووترین کات بە کەس و کارتت شاد بکاتەوە و کەس و کارت بە تۆ شاد بکاتەوە ئینشاءالله کاک خۆشناو لە شاری هەولێرەوە بە داوای لێبوردنەوە کە دەمێکە لەسەر هێڵە
عليكم مامۆستا. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جان بەس مۆشی لێ دەکەم ڕۆیتم لە بۆ تەناسکرە بۆ هەموو کارمەندانی کەناڵی پێیان بەڕاستی جێگاشیان نازانم. الحمد لله هذا من فضل الله. يعني من لەماڵی خۆم بەڕاستی کەناڵی پێیان و کەناڵی کۆمەڵ و سپێد و ئەوانەیە تۆزێک هیچ نییە سەرەکەن بەس حەزم کردەوە شتە بڵێم ئەوەندا بنەما ئەخلاقی کە ماوە لەناو کووردا بەڕاستی بەڕاستی ئێوێ الحەمدولله. الحمد لله لە خزمەتانداین قوربان لە خزمەتانداین کا خۆشناویان دوای خێرمان بۆ بکەن خوای گەورە بەردەواممان کە سەبات و ئیستیقامەمان پێ بەخشێ. ئینشاءالله هەر باش دەبێت هەر پێشکەوتوتر دەبێت ئینشاءالله. جانی منی زۆر مەمنون سپاس بۆ پەیوەندەکەت. مامۆستا جانی نییە بشارێکەوە. جان بەڵام بەقەنەعەت تۆ دەبێت وەزع باش بێ ئینشاءالله. وەڵای ئینشاءالله چاکە بێ و پشت بەخوای گەورە قل يا أيها الذين آمنوا لا تقنطوا من رحمة الله هەرگیز بێئومێد مەبن لە ڕەحمی خوا. ساڵی نەوەتویەک من عمرم 4 ساڵ بوو ئێستاکەوە 33 ساڵم نازم هەر باش نەبوو. بەڵێ ئینشاءالله چاکە بێ خوای گەورە دڵنیا بە هەموو شتێک حکمەتی خوایی تایە هەموو شتێک حکمەتی خوایی تایە بەدەردی مەسەلێکی کوردەواریش دەیە دەڵێ جام پڕ بێ لی دەڕژێ وانە زادیار هێشتا پڕ نەبوو یەک تۆ زیماوە چاوی ڕاستە بورە بەڕاستی ئەمن قسم خەڵکی هەولێرم بەخۆم داودێ تەلەفۆنەوە دەکەم داتم گوێ لێماندا کورە دەزانم ئەرێ وەڵا چاکسا گوێم لێتە برامە دیکو ئەتووە دەزانی هەر بە خۆت هەولێری ئەمنیش هەولێریمە و جوانیش بە هەولێریان قسە لۆ دەکەم لۆ ئەتووە دەزانی هەر ئەتوو هەولێری کاکە یەک پێیان لەبۆ هەموو خەڵکی کوردستان ئەمرکە لە خزمەتە لە ئەخۆن زانڵەکان لە تۆڕەکە وەڵایەتەکان زۆر جوان لەبێت دەڵێن خەڵکی هەولێر وایە با لێرەوە حەز دەکەم پێیانمە بگەینم بە هەموو کەسێک هەولێر مولکی کەس نییە هەولێری هیچ کەسێک نییە ئەو دووز بێ ساڵێکی نازۆرکەینەیە ناخۆشتنی ژیان ئێستا لە هەولێرە من خۆم تەکسی مامۆزە حکومەتیشم سێماگایەک معاش نەبێتەوە ئەو ڕەسەعاتاری ئەوانە چوومە ئیش تەکسی تاوە پێشداکە تەنایەک داخلی کردۆ تارەکە تاقیتری ژیانی ئەو کوردستان نازانمە داکەینێ نازانکەینێ خەتای خۆمانە ئەم کادەڵێن خوای گەورە مێشتی پێداوین خوای گەورە غیرەتی پێداوین یەک دینداشتی پێداوین بەڵام کە خۆمان بەکاری ناینین دڵنیات دەکەمەوە 30 ساڵی بکە و 50 ساڵی بکەش هەر وەکو ئێستاکەیە لە کارەبات پارک دەبێت نەیشتێکیش سەرکەوتوو بیکا خۆشناو زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەرساڵ کاگۆران وەرەگرم لە شاری سلێمانی مامۆستا جان کاتەوە باش هەموو کاتت باش کاگۆران جان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم تەوەرێکی زۆر جوانی هەڵبژاردووە بەبێ تەشکیلکردن تکایە پێم مەبڕە لە خزمەتتان فەرموو خزمەت لە منەوە من دوو بۆ سنمێ یەکەم لەسەر تەوەرەکە و دووەمی لەسەر شتێکی بکات ئاتۆڕە کۆمەڵایەتەکان لە کوردستان بە ئامان جینەتەوەکان بەکاردیان نەکرێت هیچ شتێ بە ئامان جینەتەوەکان بەکار نایە بۆ نمونە فەیسبووک دێ کابرا موچەی نییە کابرا ژیانی زۆر ناخۆشە کابرا میارێکی پانیان نییە باوەڕەکە دەچێت بە فری دەخەت بێت سیرەکەی ڕسمی پرۆفایلەکەی حیزبێکی دەسەڵاتی گەندەڵی دزی مافیایە جوانە لەسەرەوەیەدان پەرلەمانێکی حیزبێک کە داوای مافی حەقی ئەو من و تۆش ئەکات دەزەکا بە گوێنان دەزەکا بە قسەی ناشرین دەزەکا بەم لاولا ئەمە لەبەرەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان نەبۆتە ڕێکارێک بۆ بژێوی ژیانی خەڵکیان بۆ نمونە بە ئامانجی خۆی بگەێنێ بە هیچ شێوە بە ئامانجی خۆی ناگەێنێ بۆ تەشکیلکردن زۆربەی کێشە کۆمەڵایەتەکان یان بۆ زۆری لە ڕووی کۆمەڵایەتیەوانێ هەتۆڕە کۆمەڵایەتەکانە یعنی بڕۆ لە تەلاقان بڕۆ لە هەموو کێشەکان کێشەیان بۆ ئەم کۆمەڵایەتی کوردستان ئەوەیە دووەمیش من وەکو خۆم کۆمەڵ نیم کۆمەڵیش نابم باش حتا ڕۆژ لێو هەڵدە ڕۆژ ئاوا بێ بەس کاپێ مەبڕە کۆمەڵ نیم و کۆمەڵیش نابم دەنگ بە کۆمەڵیش نایم ئیسلامیشم نێژ ڕۆژی خۆمەکەمە کەسیشم نییە وەک ئیسلام بەڵام من ئەڵێم هەر کەسێک حەز لە ئیلمانی بێ ئیسلامی بێ گوێم بە عەلیباتی بڵێ قسەیەکی غەڵە بەرامبەرەوە پیا بکە وەڵڵی خوالی خۆش نابێ وەڵڵی کۆمەڵ نیم بە هەموو عمرم دەم بە کۆمەڵ نایم بە هەموو عمرم تا دنیا بێ دەنگ بە کۆمەڵ نایم بەڵام وەڵڵی گوناحە پیاوێکی ئاوا پیاوێکی ئاوا ڕوو لەخوا پیاوێکی مسلمان پیاوێکە لە هەموو بۆنەکانە قسەی هەیە پیاوێکی هەتا بڵێ ماڵتێ پیاوێکی مەردە گوناحە تەشکیل بۆ پیاوە بکرێ من لێرەوە داوات لێەکەم هەر کەسێ نەک بە مامۆستا عەلیباتی بە هەر کەس بێ پەیوەندەکەی داخەرەوە بەسەریە چونکە ئەو پیاوەی ئەوە نییە خەڵک بەخرابە باسیکە
يعني پیاوێک بڕوا بکە لە دوای نیشان مستەفا ئەگەر یە لەگەڵ نیشان مستەفا ئەم دوو پیاوە تەلەڤیزیۆن یەکن پیاوێکە نە خیانەتی کردووە نە دایانپیسی کردووە نە خیانەتێکی کردووە کە ئێستا مۆرێ ببە ناوچەوانی و ڕووی نێوێتە کۆمەلگایە پیاوێکی مەردە جا من ئەو برادەری پێشتر کە ئەڵێ من سەعاتێکی شەو من براقی خۆم یەکی شەو بێتە ماڵەکەم دەرگاشی لێ ناکەم هەر جوابی وەڵامەکەشی نایەمەوە ئاخە من ئێستا من یەکی شەو بچم ماڵی براکەم جواب ناتۆ تاوەکو کادرەیە کە بۆ نمونە سەرۆکی حیزبێکی لە کوردستانە هەیە جا من کات لێکم وەکو ناڵم کۆمەڵ نیم با لە دوام ناقڵک نەڵێ ئەو برادەرە کۆمەڵ بۆ کۆمەڵ نیم و دەنگیشی پێنایە بەڵام سکا هەر کەسێک قسەی بە مامۆستا عەلی بابی کرد کات یەندەکەی داخەڵەوە بەسەریە ئەو پیاوەی ئەوە نییە خەڵک قسەی پێ بڵێ چونکە پیاوێکی مەردە زۆر پیاوێکی مەردە و زۆر کەسێکی خۆشەویستە لە ناو خەڵکە بە قسەی من و بە قسەی ئەو ناشرین نابێ ئەو پیاوە لای خۆی گەورە لا خۆی گەورە خۆشەویستە نەک بە قسەیەکی من کە من لێرەوە بەکرێتمێ خەڵک بەکرێم بگرێ کەسم قسەی بە عەلی بابی بڵێ یان قسەی بۆ تەشکیل باش کەسێکە ئەو کەسەی تەشکیل نەک بە عەلی بابی بە هەر کەسێ بکە ئەوە شایەنی ئەوەی هەر ناکەیتەوە بەسەری براکەم دادکار لێکەم هیچ کەسێ مێڵە ڕێگە بە بدا قسە بە مامۆستا عەلی بابی بڵێ پیاوێکی مەرد هیوای تەمەن درێژی و ساقی بۆ خوازم ئینشاءالله زۆر مەمنون کاک گۆرانجان گەورەی خۆتە نوان سپاس دەکەین بۆ پەیوەندەکەت خوای گەورە لە حوسنی زەنی خۆیان بین ئینشاءالله داواکاری کاک ئەحمەد وەرەگرم لە شاری ڕانیە کاکەجان سلام علیکم کاکەجان عەلەیکە سەلام و ڕەحمەت الله باشی قوربان باشی کاک ئەحمەد جان زۆر سەلامەتی وەڵڵا باشنی خۆی بەزاری زۆر بەڕێز کاکەجان بە شتەکە نەبێتە بڵێ هەمووی هەر پەیوەندی دەکەن و هەر ئەو کابرای ئازانە یعنی کابرای قسام کە هەر شتێکی نانێمە هەر پێشمان دانەخستەوە کاک ئەحمەد ئیشەڵا کابرایە ئەگەڵ قسانی دەکە سەرخۆش نییە من هەر دەکەم سەرخۆش ببێ ئەوەی یەک دووش بۆ خوای مەسەدم ئەوە نیانی گەرەزیەوە کابرایەکەم بەس سەعاتێکی شەوەیە چۆ دەکەن مامۆستای دا ئەو بەیانی سەعات 12 نیوڕێ بم با دەکەن مەسوولێکی خۆی نەک بەرپرسە گەورەکانیش باز مەسوولێک بم بە سەعات 12 ڕسمی لەگەڵ دەکەن ئەگە ئەمن چوین وەڵڵاهی ئەمن هەز دەکا شەوێ سەعات 2 بکەن مامۆستای نەک سەعاتێک و شەوێ و نازم ئەوە ئەدە سەعاتێکی شەوێ نەدەتی ئیشی بە کابرایە داوەسان شوێ ساعتێکی شوێ وەڵی ئەم دەمێن قورئان دەخوێنن نوێژ دەکەتەرێ هەندێک شتێکی دەکات بەس وەڵی مەسوولەکانی ویشە شوێ ساعتێکی شوێ وەڵی برا هەمووی خەریکی زینا و خەرعیشا هەرە خوێنەوە مەزبوونە بەچی دەکەن مەسوولەکانی خۆیان بەقوربن بۆ دەکەن مامۆستای مالک حیزبەکەی ئیوی نییە چیشی مامۆستای ساعت 12 بچێ بە یەک بچێ بە 4 بچێ بە بەیانی ساعت 9 بچێ آخر وایە کاکە جەنێنە بەس ئەمە ڕێزم هەیە بۆ جەنابەت خۆی ئینسان ئازادەکە قسەکەی دەکات بەس مهێڵم کاتە نەدەکەم وەڵی ئەوە جوانی ینی کابرا ساعتێکی شەوێ چما ئەوەی دەگەوە هەر دەکەم قسەم خۆش بێ و کابرایە وەڵی جا نازانم ساعتی شوێ دەبێت چی ئیشی هەبێ لێ نازانم ئەی کاکە جێ باش کاکە ئەوم قسەکەم ناشرین نییە ئەمن ئەو پەیوەندی ئەو ڕقەمێنن ئەو کەسەیوەن دا ئەو ساعت 12 نیوڕێ بم بەتەکەم مەسوولێکی خۆی 12 نیوڕێ نەک 12 شەوێ یەکی شەوێ ئەو تەکەنە ئەو حەدیشی نییە ساعتێکی شوێ چ دەیەکەنە پڕشەقی دەکەن کابرا خۆت و ئەوە نییە کابرا بازار وێ بەپێم خۆت بچی سەلامەگرێ پێ بێ بڕێ کابراش پیا و مەردە لە خۆ بزە دز نییە خیز نییە ئەمە گەمە سەبەرزیە نەدزە نەخیزە نەدزیشی و نەمیدە نەدزیشی هێ و السلام علیکم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك أحمد سپاس بۆ پەیوەندەکە سەرکەوتووی. كاك محمد وەرەگرم لە سەید صادق. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. كاك محمد بەڕێزەکەم کاتت باش هەموو کاتت باش کاک محەممەد گیان زۆر سپاسەکەم دەستخۆشیم تەوەرە جوانەتان لێ یەکەم سپاس دەکەم زۆر بەڕێزی مەخوبانتم ئێوە پرسیار تاکدۆڵن ئایا تۆڕ کۆمەڵایەتەکان فادیان هەبوو بۆ بەرەو پێشچوونی وڵات نەڵەم نەخێر حیزبەکان نەیان بووە تەواوکو ئەم سوود لە تۆڕە کۆمەڵایەتەکان وەرگرین بەڕاستی ئەمەی کە لەم وڵاتی ئێمە ڕوئەدات کە ئەم هەموو دزی و جەردەیی و گەنجەوەی ڕوئەدا هەمی کاری تۆ لەسەر گەنجەکانمان ئێمە گەنج وەمان هەیە بەڕاستی بەیانیسا ئێوارە لە کرێکاری ئەچێ بۆ کرێکاری بێتەوە هەر هەمی پشتی شکاوە بە دیاکرێکاریەوە هیچ گەنجێکمان خواست و ئاواتی ئەوەی تیان نەماوە کەوا داوای دەنگی ناڕازی خۆی بکات ئێستا جاران کە ژیانێکی خۆشمانە بوو وەمە 2014 هەموو گەنجەکەمان دەسە بەڵسپێژی هاتنە دەنگ و ناڕازی بوون بەڵام ئێستا کرێکاری وای لە گەنجی ئەمە کردووە پشتی هەموو شکانەوە کە تااقەت و توانە و حەز و ئاڕازی هیچ شتێکی نەماوە ومن داوا لە ئەم خەڵکە ئەەکەم کە ئێستا ناڕازین ئەم دەسەڵات و ئەم وەدعەکە بەڕێواچێ کە پێی ئەڵێ حکومەت بەڕاستی منای حکومەت لەلایەن دوو بنەماڵەیەک و ئەم وڵاتە بەڕێواچێ
من ئەڵێم بەخەڵەکە هەر هەمی خەتای خۆتانە خۆتان لە ڕۆژی دەنگدانە ئاڵاتان هەڵە کرد و چەپڵە و بەردەم گۆرانت دەنگتان بۆ ئەم دزوو شەردانەیە ئێستا هەر خۆشتانن کەوا لیان ناڕازین و دەنگی ناڕێیان بەرامەدەرە برم بۆیە من ئەم حکوومەتە ناڵم حکوومەت ئەم دوو نەماڵە حەقی خوانەوانم خەڵک ئاگەن خەڵک لەم کاتا بۆی نییە بە هیچ شێوێ دەنگی ناڕازی خۆی بەرامبەر ئەم حکوومەتە درێژکات چونکە بەڕاستی خۆی خستی ئەو پلۆپۆستەوابێ خۆشی قبولی ئەنجامەکانی بکات ئەو کاتە کە ئەتوانێت دەنگی ناڕازی خۆی بەرامبەر ئەم حکوومەتە دەبڕێ ئەو کاتێک کە وادەی دەنگدان تاوە بێت نەک ئێستا دنیان داوە بە چەند کەسێک بەڵامی وا ئەزانم دوانگەی خۆی بە پارە فرۆشتۆ داوەتی بە چەند لایەنێکی دیانێکی سیاسی بەڵاستی ئەمە توی ناوەستێت کوردایەت ئەمە پێی ناوەستێت ئەم هاوڵاتی ئەمە هیچی چاوی لە ڕۆژی دوایی نییە نازانێتەوە لە دوهاتووە چی ڕادا هەموو بانسانیان هەر بە خەسار و هەر بە هەلادم بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم ئەگەر دەنگدانی ئەم جارە هاتنەوە بە ئاقڵ بن ئێمە مەلاکان زۆریان وچیان وتیان دەنگ مەدەن مەشنە سەر سنووق دەنگ مێن بە ئەم دزوجەدانە ئەنجانی داهاتمان ئاوە بۆیە داوایان لێ یەکەم ئەگەر کات دەنگدان هاتوو ئەم جارەیان دەنگ نەدەن بەم دزوو بەم جەردانە پێویستە ئەم دزانە هەڵیان پەڕێن و دایان پەڕێنی وەڵا پێویستە دەریان کرد لە شەر بە دەریان کرد ئەمانە شایانی ئەم پلۆپۆست و پایەنی زۆر سپاس دەکەم بەڕێز دەست خۆش سپاس کاک محەممەد جان کۆتا پەیوەندی وەرەگرم باوکی کانی هەر لە سەی سادقەوە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەست خۆشیتان لێکم یاخوانمونتان زۆر بێ یا ڕەبی بێوەی بی لە خزمەتی جەنابتان خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتیشتان ئەجمعین ئین شاء الله. وەڵا بەنسبەت ئەو بابەتی هەڵتان بژاردووە دەست خۆشیتان لێ یەکەم بەڕاستی بابەتی جوانتان هەڵبژاردووە سپاس دەکەین بە بۆچوونی من بەکار هاتووە بۆ مەسەلە نەتەوایەتیەکان بەس کام مەسەلە نەتەوایەتی ئەوانەی کە ئەوان هەڵیان بژاردووە ئەوانەی ئەوان کە ناویان ناوە نەتەوایەتی باخەڵ پڕکردنیان ناوە نەتەوایەتی تۆ گەرەکم داوای موچە بکەی بڵێ کاکە بچین لە بەغا موچەم بۆ بێرن ئەوان ئەڵێنەوە تۆ جاشیت بەڵام خۆیان ئەچن عرضەی 600 مەتری لە هەولێرە دەن بە سەرۆکی حکوم بە سەرۆکوەزیرانی عێراق ئەوە نەتەوایەتیە بۆ ئەوان دواتر سۆنی ژەخۆن ئەگەر تۆ داوای مەعاشەکەی بکەیت تۆ جاشی باوکی کانی گیانەکەم دواتریش سوێنە خۆن بە پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق کامێک پارچەی بەوەی کوردانی یەزیدیاندا بە ئەنفال ئەوە کوردانی یەزیدیوانە دەن بە ئەنفال ئەڵێ نەمە نەتەوایەتیە تۆڵێن داوای مەعاشەکەم لە بەغا بۆ بکەن تۆ جاشی لە سا 51 خاکی کوردستان ئەدەنە ئەوان ئەمە نەتەوایەتیە بۆ ئەوان ئەوە نیشتیمان پەروەریە بۆ ئەوان بەڵامەکم تۆ بڵێ کاکە بچن لە بەغا مەعاشەکەم بوێن وڵات تۆ جاشی کاکە حرمەتم هەیە بۆ بەردامەکە بۆ کەسانش گویان لێیە حرمەتم هەیە قسەکەم بەڵام ئەوان هەزارەها سەگیان ڕاگیر کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە گاز لە خەڵک بگرێ پارەی ئەدەنیە بەس بۆ گازگرتن لە خەڵک پارە دەن بە خەڵک بۆ ئەوەی بوەڕێ بە کۆمەڵێک پیاوی مرد و پیاوی دیندار و پیاوی پاک ئەمانە هەر پیشیان وا بووە لە شۆرسەکانی پێشوشیان هەروە بووە لە شۆرشی ئەیلولا کاکە سێ مەعاشیان نەدا بە خەڵکزانیان کۆتایی بە شۆرسەکەیان نییە سێ مەعاشیان نەدا خۆ ئەمە دنیا ئەزانێت اینجا ئێمە زین لە ساڵی 91 و ئەمانە خەریکی دزی و جەردەی و تاڵانچێتین لەم کوردستانە ئیسەش هەروانە 100 ساڵی کەش هەروە ئەبن 1000 ساڵی کەش بێن هەرۆ پیشیانە بوو دەست خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت باوکی کانی سپاس بۆ پەیوەندێکەشت خۆشەویستان و بەڕێزان ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک پێشکەش کرا سپاسانەکەم سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرەکانەوە لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست بووین تێکڕا لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خوای گەورە کورد و کوردستان بپارێزێت و هەمیشە کوردستانمان ئاوادان بێت لە خێر و خۆشیە بێ ئینشاءالله تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.